یاسای نەگۆڕی نێوان حکوومەت و میلەت سێ یاسایە بەڕێزان. کۆتایی وتارەکەم بەوە دەڵێم ساڵی 2025مان خراپتر بوو لە 2024مان. واللهی ئەگەر ئەمانەی کەوا براگەورەی بۆ ئەم کوردستانە دەکەن فریا نەکەون بە خۆیاندا نەچنەوە بینی خۆیان و خواتەوبەیەکی ڕاستەقینە نەکەن ئەوەی لەگەڵ خۆیدا ڕاست بوو لەگەڵ میلەتی خۆش و خەڵکی خۆشیان ڕاست دەبێ ئەوەی شەرمی لە خوای خۆی نەکرد و بیری قبر و قیامەتی خۆی نەبوو واللهی خەڵکەکەی خۆشی سوودی لێ نابینێ و خۆشی سەرنجام تێدا دەچێت. یاسای نەگۆڕە وەکو یاسای بیرکاری و یاساکانی بیرکاری وایە لە نێوانی حکوومەت و میلەتدا سێ خاڵ هەیە. یەکەم هاوڵاتی دڵخۆش بێ کار بەدەستی باڵاش خۆشحاڵ بێ خۆش ڕابێرێ ئەو خۆشحاڵ میلەتیش دڵخۆش و تێر و پڕ و خاوەن کار. ئەمە لەم کاتەدا میلەت سوپاس گوزارە 100 جار شکری خوا دەکا و دوعا بۆ کار بەدەستەکە دەکات ئەلحەمدولیلا خۆشی خۆش گوزارانە سوپاس بۆ ئەڵڵا منیش لە سایە عەدالەت و حوکمڕانی و سیاسەتی ڕەشید و ڕاست و دروستی سەرکردە و حیزبەکە و بەڕێوەبەری وڵاتەکە و ئەوانەی دام و دەستگای حکومەتی کوردی بەڕێوە دەبن سوپاس بۆ خوا منیش تێر و تەسەل و حەساوە و خاوەنکار و ئابڕوو کەرامەتم پارێزراوە سوپاس گوزارە. دووەم میلەت هەژار و برسیە بەڵام کار بەدەستیش وەکو ئەو هەژار و برسیە وەکو ئەو جلدراوە پێڵاودراوە ماڵ و حاڵی شڕ و داماوە. لەم کاتەدا میلەت ئارام دەگرێ. زمانی حەزەتی عومەری کوڕی خەتاب خەلیفەی دادپەروەری ئیسلام کە خەڵک نان نەبوو بیخوا گرانیەکی زۆر قرس ڕووی کردە شارەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم خەڵک بەگشتی برسی بوون گرانیەک هەل لە بەشێک لە فەرمانڕەوایی ساڵەکانی فەرمانڕەوایی عومەری کوڕی خەتابدا ڕەضی الله عنه. بەڵام مێژوو بخوێنەوە یەک کەس گلەی لە ئیمامی عومەر نەکردووە یەک کەس. عامی ڕەمادە مەشهورە لە مێژووی ئیسلامدا هەموو مێژوو تەحەدا دەکەن بیخوێننەوە یەک هاوڵاتی ناڕەزایی بەرامبەر بە ئیمامی عومەر دەرنەبڕیەوە. بۆ چونکە ئیمامی عومەریان دەبینی لە سەر مینبەرەکە کەوتاریەدا سکی قۆڕەی دەهات بەسکی خۆی دەوت 100 جار قۆڕێنی و لە ناو مەدیساکە بۆ ئینسانی پیاوانە عەی بە دەنگی سکت بێ 100 قۆڕ لێ بێ تا ئەو فەقیر و هەژارە تێر نەخوا بەخوا نایەڵم تێر بخۆی بەخوا مناڵەکەی یەک کاڵەکی هێنابوو زۆری حەز لێ بوو لە دەستی ساندەوە و درا بە منداڵێکی هەتیوی باوک شەهید بووی ڕێگای ئیسلام. خەڵک ئەویان دەبینی سەرۆکیش بۆ خۆی وایە یەک کەس لەو میلەتە ناڕەزایی بەرامبەر بە ئیمامی عومەر دەرنەبڕی بڵێ برسین و قات و قڕی و گرانیە چونکە سەرۆکیش وەکو ئێمە دەژی. خاڵی سێم ئەوەیە ئەوانەی